ژیانی مامۆستا قورسە بەڵام بایکۆت چارەسەر نییە. ئەمە وتەی پشتیوان سادق وەزیری پەروەردەی هەرێمی کوردستانە. مامۆستایانیش دەڵێن دەوامکردنیش با گیرفانی خاڵی و بەبێ موچە نەدات پەروەریە و نەچارەسەرە. لە نێوان هەردوو بەرداشەکەدا ئەوەی دەهاڕدرێت ڕەوشی پەروەردە و فێرکردنە لە پانتایەکی گەورەی هەرێمی کوردستاندا. هاوتەریب لەگەڵ شکستی تەواوی کایەکانی دیکەی کۆمەلگا لە سەردەستی تاقمێک لە حکومڕانی شکست خوارد و لە 27 ساڵی ڕابردوو کەرتوکایی پەروەردەش ڕووە و داڕوخان و شکستێنان دەڕوات. دوهانگاوەکانی ئەو هەوڵەش خۆی لا بڕینی قوتی ڕۆژانەی مامۆستا و ناچارکردنی مامۆستایان بە داخستنی دەرگای قوتابخانەکان دەبینێتەوە. ئەو تاقمە حکومڕانەی زیاتر لە چارەکە سەدەیەکە تەواوی جومگە هەستیار و گرنگەکانی حکومڕانیان لە هەرێمی کوردستان کۆنتڕۆڵ کردووە، بەرپرسیارن لەم دۆخەی ئێستا و قەیرانە کەڵەکە بووەکان. ئەوان بە بێمنەت و بێباکن لە بەرامبەر خراپی گوزەرانی خەڵک و ناڕەزایەتیەکانی مامۆستایان و فەرمانبەران وەکەوەی هیچ نەبوو بێت و هیچ ڕووی نەدابێ. تا ئێستاش بڕیار دەردەکەن و کۆدەبنەوە و بەردەوامن لە کارەکانیان. ئەمەش لە کاتێکدایە وەک مامۆستایان خۆیان ئاماژەی بۆ دەکەن دەبوایە لانیکەم تاقمە شکست خواردەکەی حکومڕانی دەستیان لە کار بچێشایەتەوە و داوای لێبوردنیان بکردایە و دانیان با هەڵە و نەزانی و نادڵسۆزیەکانی خۆیان لا بەرامبەر میلەتەکەیان بنایە. لا دەرەنجامی شکستی حکومڕانی و وەزارەتی پەروەردە و نەبردنەسەری بەڵێنەکان لە جێبەجێکردنی داواکاریە سەرەتایەکانی مامۆستایان لە ئێستادا لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین سەدان قوتابخانە و ناوەندی پەروەردەیی دەرگاکانیان داخراوە و هەزاران قوتابی و خوێندکار لا خوێندن بێبەش کراون. حکوومەت و تاقمی حکومڕانیش وەک هەمیشە بێباک و بێخەم تەنها ڕۆڵی تەماشاکارێک دەبینن. گەرچی یەکێک لە تایبەتمەندیە گرنگەکانی هەر جۆرێکی حکومڕانی بوونی متمانەیە لە نێوان خەڵک و تاقمی دەسەڵاتدار، لە ئێستادا لە هەرێمی کوردستان دەسەڵات و تاقمی حکومڕان ئەو متمانەیەی لەدەستداوە و لەو چوارچێوەیەشدا بەڵێنی دەیان بارەی بەرپرسانی باڵای حکوومەت و وەزارەتی پەروەردە بۆ باشکردنی گوزەرانی مامۆستایان کڵۆمی دەرگای قوتابخانەکان ناشتێنێ و بەڵێنە بێکردارەکانی دەسەڵات لای مامۆستایان با فلسێکی قەڵب ناکردرێ.